دژواریەکی یەکجار گەورە هەیە لە نێوانماندا، هەم خۆمان و هەم کەسانی دەوروبەرمان. هەر کە تەواڵ دەبیستین ئەسید بە کەسێکە پژاو وەکو ئەوەیە جارێکی دیکە خۆمان سوتابین، هەموو بیرەوەریەکانمان زیندوو دەبنەوە. همه خاطراتمون برامون زنده میشه. ئەڵێ ئێستا ڕووداوەکان جیاوازیشی نییە ئەو کەسەی لەم کاتەدا سوتاوە چ کەسێ بێ، وەگەوەی خۆم بم سەر لە مێ بسووتێمەوە. خۆکۆتایی نایە، یەکەم جار خۆمان نەبینین، دواتر بنەماڵەکانمان، پاشان خێرا دۆست و هاوڕێ باس و خواسەکان دەنێرن دەڵێن موحسین بیستوتە لە شیراز کەسێکی دیکە سوتاوە، بیستوتە و کچە لە تەورێز چی بەسەر هاتووە، بیستوتە و کوڕە لە ئەسفەهان چیان پێکردووە، بۆچی بە ئەسید سوتاندویانە؟ چرا با اسید سوزوندنش؟ ما هیچ کاری با هیچکی نداشتیم. ئێمە حەقمان بەسەر کەسەوە نەبوو. غەزەبی خوایە؟ چییە ئەمە؟ ئێوە دەزانن؟ ئێمە نازانین چییە. خرید و فروش راحت اسید کڕین و فرۆشتنی ئەسید هێندە ئاسانە، وای کردو بۆ نمونە کوڕێکی 14 ساڵان ئەسیدی کڕیوە و لەگەڵ کوڕێکی 20 ساڵان بەدەم و چاوی مناڵێکی 11 ساڵانیدا کردووە. منداڵێکی 11 ساڵان کاژێر حەوت لە ڕێگەی چوونە قوتابخانەدا بوو سوتاوە. داشته میرفته مدرسهش و با اسید سوخته. ماهان عسکەری بچووکترین قوربانی ئەسید پژاندنی ئەم ساڵە. خەڵکی شاری ئیسلامابادی پارێزگای کرماشانە کە زیاتر لە سەدا 20 جەسەی سوتاوە، تەمەنیشی تەنها 11 ساڵە. من باوکی ماهانم، خەڵکی شاری ئیسلام ئابادی. ماهان کاتژمێر 7:04 بەیانی کاتێک خەریک بوو دەچۆ قوتابخانە کەوتە بەرهێرشی ئەسید پرژاندنەوە. منیش سرم لە شێوا بوو، نەمەزانێ بێت چی بکەم. خێرا گەیانمە نەخۆشخانەی شار، لەوێشەوە گواستیانەوە بۆ کرماشان و لە کرماشانیشەوە بۆ تاران. کرماشەیەش کە انتقالدانە تێران. حالا اگر که چیز بود روز شنبه هم بیارش ببینمش. شنبه به جای شنبه اگر خوب بود نیارش، اگر که اون یه موقع مشکل داشت شنبه بیارش. شنبه میارمش. باش. الان بچیم ئێستا منداڵەکەم گەڵێک ناڕەحەتی و کێشەی دەرونی هەیە، وەک جاران دڵی بۆ قوتابخانە نەما و بە ترس و دڵە ڕاوچێوە دەینێرینە قوتابخانە. شەرم دەکات بچێتە دەرەوە و لەگەڵ منداڵەکانی دیکە یاری بکات. لەگەڵ ئێمەش نایەتە دەرەوە، شەرم دەکات. ناڕەحەتە و گەلێک کێشەی هەیە. مشکلی زیادەکە ئەسەن هیچ گونە ڕاحەت نییە بۆ هیچ جایەکە بنیشەیە سۆبەتی بکەین.
محسن مرتضوی ام. من ناو محسین مرتەزەویە لەدایک بووی 1979 کارمند شرکت لە 13 ساڵیدا فەرمانبەری کۆمپانیایەک بووم ڕۆژی 19 خاکەلێوەی ساڵی 2012 لەلایەن کارگوزاری خاوێنکردنەوەی فەرمانگەوە بە ئەسید و چاقۆ هێرشم کرایە سەر و 3 لیتر ئەسیری بەسەر و چاو جەستەمدا کرد و 16 چەقۆشی لێدا. بەهۆیەم ئەسید پژانەوە چاوی ڕاستم لەدەستدا بە تەواوی چاویان دەرهێنام بە هیچ شێوەیەک من ئێستا چاوم نابینێت. چشم راستم کلاً تخلیه بشه. هەروەڵوتم بە تەواوی لە ناوش و وای کرد نەرمەی گوێشم نوقسان بێت و لە ناو بچێ. چەند مانگێک بێهۆش لەژێر چاودێری دەستگا و کەرەستەی پزیشکی نەخۆشخانەدا مامەوە، پاشان کە هاتمەوە هۆش و دەستگاکانیان لێم جیا کردەوە، دەستیان کرد بە نەشتەرگەری و تاوەکو ئەمڕۆ نزیکەی 97 جار نەشتەرگەری جوانکاری و چاکردنەوەم بۆ کراوە. ترمیم و زیبایی شده. سوختگی‌های با اسید مثل سوتانی باسید وەک هەموو سوتانەکانی دیکە کێشە و گرفتی تایبەتی خۆی هەیە و کەسی سوتا و تا کۆتایی ژیانی دەبێت لەگەڵ ئەم سوتانەدا ململانێ بکات، چونکە هیچ کات ناتوانین ئەم ڕوخسارە بگەڕێنینەوە بۆ شێوەی پێش لە سوتان، واتە و جۆرەی خۆمان و نەخۆشەکە چاوەڕوانی دەکەین، بەڵام بە هەر شێوەیەک بێت زۆر بەیان بەرەو باشبوون دەچن. من بە پێی پسپۆڕی خۆم کە نەشتەرگەری جوانکاری و پلاستیکە نزیکەی 20 ساڵەکە پەیوەندیم لەگەڵ کەسانی قوربانی ئەسیددا هەیە. من پێشنیازم کرد کە بۆەوەی بتوانین یارمەتی ئەم سوتاوانە بدەین، لیژنەیەک پێک بهێنین تا ئەو یارمەتیانەی دەدرێتە نەخۆشەکان ڕێک بخرێ و بە پێی پلانێکی داڕێژرا و ڕێکوپێک کارەکانی لیژنەکەمان بەڕێوە بچێت. بەم شێوەیە بوو کە 2 ساڵ و نیو لەمەوبەر ئەنجومەنی پشتیوانی لە بەرکەوتوانی ئەسید پژاندن دامەزرا و دەستمان بە کارەکانمان کرد. یەکەم کار کە ئەنجامماندا ئەمە بوو ئەنجومەنەکە بە شێوەی یاسایی تۆمار بکەین و ماوەی نزیک 8 مانگ 3 کەس خەریکی ئەم کارە بوون و سەرنجام توانیمان تۆماری بکەین و ژمارەی تایبەتی ئەنجومەنی بۆ وەرگرین تا لە بواری یاساییەوە کێشەیەک بۆ ئەنجومەن و دانیشتەکانمان دروست نەبێ. برای انجمن و برای جمع شدن ما وجود نداشته باشه. من ناوم مەریەم زەمانیە، ساڵی 2009 لەلایەن هاوسەری براکەمەوە بە تێزاب هێرشکرایە سەر. ئارەزوو تەمەنی 8 ساڵ بۆ و ساڵەکە ئەو هێرشی تێزاب ڕۆژاندنە ئەنجامدرا. ڕۆژانی سەرەتای کارە ساتەکە ستی بە نیگەرانی و ئازارێکی زۆر دەکرد بەرامبەر بە شێوەی ڕوانین و نیگای خەڵک. بەڵام وردەوردە کە کات تێپەڕی و لەگەڵ ئەنجومەن ئاشنا بوو، خوددا دەزانێت زۆر لەباری دەرونیەوە کاریگەری لەسەریە بوو. هیوایەکی دووبارەی پێبەخشیەوە. یەکێک لە کارەکانی ئەنجومەن ئەمەیە کە بتوانین قوربانیەکان بگەڕێنینەوە بۆ ناو کۆمەڵگە و تێکەڵ بە کۆمەڵگەیان بکەین بە بێبوونی چاو یان بە نوقسانێکی گەورە لە دەم و چاو و ڕوخساریاندا و یا کێشەیەکی دیکە لە شوێنێکی دیکەی جەسەدە. ئەمانەوێ هەست بکەن و تێبگەن کە سەرەڕای ئەم دۆخەیان ئەکرێ سوودمەند بن و کارێک ئەنجام بدەن و بە هەر شێوە ئەکرێ بێنە نێو کۆمەڵگاوە. ناوم مەعسوومە عەتاییە، 36 ساڵم. 8 ساڵ لەمەوبەر خەسوورم ئەسیدی پێدا کردم. ڕێژەی ئەسید پرژاندن لە وڵاتی ئێمە بەڕادەی هەندستان و پاکستان نییە، بەڵام ئەوان هەندێک یاسای پشتیوانیان هەیە. یاسای پشتیوانیان ئەمەیە کە کاتێک کەسێک بێتە قوربانی ئەسید پژاندن، حکوومەت دێ بە هەموو چەشنێک پشتیوانیانەکە. ئێمە بەم شێوەیە نییە، ئێمە بەگشتی هیچ یاسایەکی پشتیوانیمان نییە.
بارودۆخەکە وای لێ هاتووە نازانم دەڵێی هەمووان بوونەتە لایەنگریە و کەسەی ئاسید دەپژێنێ یعنی هەتا یەک دوو نین تەنانەت لە ڕۆژنامەکانیشدا ناویان نانووسن کێشەکان یەک و دوو نین ڕاستە دا و دەرمانەکەی و نەشتەرگەریت ئەنجامدا مافەکانت لە دادگا وەرگرت پاشان چی؟ ئەو کەسەی ئەم زام و سووتانی پێوەیە بێت چ بکە؟ کەسێک کە بەر لە کارەساتەکە ئیشی کردووە یەکێک وەک من و تۆ کە ئیشمان هەبووە ئێستا کەس ئیشمان نەداتێ؟ ئاخۆ لە مۆدووە ژیانمانە بێتە چی؟ بۆیە ئیدی دەڵێم پێویستە یاسای پشتیوانی هەبێ لە وڵاتی دیکە یاسا چۆن ڕێکخراون کەسانی بەرکەوتوو دامەزرێنن؟ دەستەیەک یاسای پشتیوانیان هەیە بەلای کەمی کاروبار و تێچووی دەرمان و نەشتەرگەریان حکوومەت ئەیدا ئیدی پێویست ناکە هاوکات لە نەخۆشخانەوە سەرقاڵی کۆکردنەوەی پارە و دەستگرتنەوە لە پێش خەڵک ببن تاوەکو خەرجی نەشتەرگەریەکەیان بۆ بدەن یا ماوەی ساڵک بخیانێ بۆی بتوانن نەشتەرگەریەک ئەنجام بدەن بەداخەوە گەورەترین دەرد و کێشەی ئەمەیە کە لەو کاتەدا بە ئەسی دەسووتین جا لەو دەردووە زارەی دەیچێژین و بیر دەکەینەوە خەریکە کوێر دەبین و هەموو جەستەمان دەسووتێ بەبی لەمەش بکەینەوە کە ئیتر بیمە نین تەنانەت ئەگەر بیمەی تایبەتمان هەبێ بیمەی ژیانمان هەبێ بیمەی چاودێری و دەرمان و هەمووانمان هەبێ ڕێک لەو چرکە ساتەدا کە ئەسیدمان پێدا دەکەن ئیتر هەموو ئەو بیمەگەلا وەستن و لە وڵاتی خۆماندا هیچ جیاوازیەکمان لەگەڵ کەسێکی بیانی نامێنێ کێشەی کەسانی سوتاو بە ئەسید خەرج و تێچووی برینەکانیانە وەک ئاسایی چۆن لە ژێردابینکردنی هیچ جۆرە بیمەیەکدانین و پارەیەکی زۆریشیان پێویستە زۆربەی قوربانیەکان تا و شوێنەی لە بواری مادیەوە بۆیان بگونجێ و توانایان هەبێ دێن نەشتەرگەریەکانیان ئەنجام دەدەن و دواتر ئیتر کارەکە ڕادەگیرێت تەنیا تا ئەو شوێنە درێژە بە دەرمانەدەن کە بتوانن بێنە نێو کۆمەلگاوە بەڵام بەم شێوەیە چاکبوونەوە ناگاتە ئەو پلەیەی کە ئێمە و نەخۆش خۆی حەزمان لێتی یەکێک لە ئامانجەکانی ئەنجومەنەکە ئەمەیە کە یارمەتیەم کەسانە بدەین تا ئەوەندەی ئەگونجێ بانگشتی هاوکارەکان و پزیشکەکان بکەین کە بەبێ بەرامبەر نەشتەرگەریان بۆ ئەنجام بدەن بەڵام جیا لە نەشتەرگەری تێچووی خەواندن و مانەوە لە نەخۆشخانەش هەیە کە ئێمە بە هیچ شێوەیەک توانامان نییە ئەمە بگرینە ئەستۆ پرسی گرنگی ئەنجومەن ئەمەیە کە ئێمە بە یارمەتیە گشتیەکانی خەڵکەوە بەستاوینێتەوە وەک شوێنەکانی دیکەی هاوشێوە ئەگەر یارمەتیە گشتیەکان نەبن ئەنجومەن چی دیکە ناتوانێت درێژە بە کارەکانی بدا کەواتە هیوادارین ئەم یارمەتیانە بەردەوام بن امیدواریم که بتونیم این کمک‌ها را داشته باشیم چەندین جار گوتومە ئێمە سێ ڕێگە چارەمانەیە کاتێک باسی دەسووتین یانە بێ لانیکەم 2 میلیارد تمەن پارەمان هەبێ هەڵبەتە ئەمە ئەگەڕێتەوە سەر ڕێژەی سووتانەکەی سە باس لە خۆمەکەم کا پێویستە 2 میلیارد پارەم هەبێ یا بێ لەژێر سێبەری پشتیوانی ئەنجومەن یا خێرخوازەکان دابین یانیش دەبێ بمرین وەک چۆن نەخۆشخانەی میلات لێماتە دەنگوتیان ئەمە زیندوو نامێنێ با دەستگاکانی لێجیا بکەینەوە لە ناو بچێ بەر لە کارەساتەکە کاتی خۆبەخشی ئەندامم وەرگرتە بوو بۆیە یان گوت دەی چاوەکانی نەماون بەڵام گورچیلەکانی ساغن دڵی ساغا ئەمانە ئەدەینە کەسی پێویست جەنازەکەشی ئەدەینە ساردخانە ئەمە تاکە ڕێگەیە یان ئەبێ بیمەمان هەبێ یان ئەبێ بمرین کە ئەسیدیان پێدا کردم محسینی ڕابردوو مرد ئەو محسینە بە ئەسید لە ناوچوو پاشە و محسینێکی دیکە هاتە دنیاوە چەندین مانگ هاوژینەکەم لە کاژێر 4 و 5 بەیانیەوە داتە نەخۆشخانە دادەنیش تا 10 و 11 شەو چیتر لای گرنگ نەبوو ژیان و ماڵ و حاڵ و مناڵی هەیە تەنیا بیری لەمەدا بوو کە کەسێکی لەسەر تەختی نەخۆشخانە کەوتووە کە خەریکە دەمرێ
کەسێکی هەیە کە سوتاوە ئەو تاکە کەسە هەمیشە لە پەنام بوو لەگەڵمە لە هیچ بارودۆخێکدا بەجێی نەهێشتم تنها نذاشت دنبال منه و منم ئەو بە دوای من دەکەی بوو منیش بە دوای ئەو see you. لە تاوانی ئەسید پرژاندندا کە یەکێکە لە ترسناکترین تاوانەکان پێویستە هەندێک ڕێوشوێنی تایبەت بگیرێتە بەر بۆ ئەوەی یاسای نوێ پەسەند بکرێ بە مەبەستی پێشگیری تەنانەت ئەگەر بۆ ماوەیەکی کەم و بۆ قۆناغێکی کورتیش بێ لە تەنیشتەما کاری فەرەنجی نەکراو کەمتر بینیومانە هەنگاوی پێویست لە بواری پێشگیری لە تاواندا بنرێ هیچ مرۆڤێک لە ناو سکی دایکیەوە تاوانبار نییە کەمتر شاهد بودیم هیچ فردی مجرم از شکم مادر به دنیا نمیاد تاوان بەرهەم و دەرەنجامی کۆمەڵێک کێشە و کەم و کوڕیە کۆمەڵێک کێشەی ڕۆحی و دەرونی و هەندێک هۆکارگەلی کۆمەڵایەتی و بنەماڵەی هەن کە ئەبێ چارەسەر بکرێن عوامل اجتماعی و خانوادگی هست که اینها باید برطرف بشه متاسفانه تو سالهای اخیر بەداخەوە لەم ساڵانەی دواییدا ڕێژەی ئەسید پژاندن زیادی کردووە و زۆر لە میدیا و ڕۆژنامە و چاپەمەنیەکان باسییان کردووە بۆیە لە خولی نۆیەمی پەرلەماندا 55 کەس لە نوێنەران گەڵاڵی چڕکردنەوەی سزادانی ئەسید پژاندنیاندایە سەرۆکایەتی پەرلەمان کە لە خولی نۆیەمدا نەگەیشتە ئەنجام و چووە خولی دەیەم کە ئەم گەڵاڵەیە دوجار بە بەدواداچوونێکی زۆری ئەنجومەنی پشتگیری قوربانیانی ئەسید پژاندن و دانیشتنی یەک لە دوای یەک لەگەڵ نوێنەرانی پەرلەمان لە مانگی گوڵانی ئەم ساڵدا خاڵە گشتەکانی بەدەنگی زۆرینە لەلایەن نوێنەرانەوە پەسەندکرا و وردەکاریەکانی دەکرێت سەر لە نوێ باسی لەسەر بکرێتەوە این نگاه و این دیدگاه رو کنار بذاریم که ئەبێ ئەمڕوانینە وەلا بنێن و دڵمان بۆ خۆش نەکەین کە تەنیا بادانانی سزای تۆند ماسەلەکە چارەسەر دەبێت نا با دڵنیاییەوە وانە قضیه حل نه قطعا اینطوری نخواهد بود ممکنه هست کردن به صورت مقطعی ڕەنگە بۆ ماوەیەکی کورت ئەنجامەکەی ئەرێنی بێ اما در کل بەڵام با شێوەیەکی گشتی نەخۆشیەکە و بواری توشبوون با تاوانەکە لە ناو ناچێ ئێمە بێ کۆمەلگایەک پێک بهێنین و بوارێک بڕەخسێنین کە مرۆڤ بوار و بیانووی تاوانکردنی نەبێ ئەمانە بابەتگەلێکی دەروونناسی و کۆمەڵناسی ورد و دژوارن اینا مسائل روانشناسی خیلی پیچیده است جامعه شناسی خیلی پیچیده است ئێمە لە ئەنجومەنی پشتگیری قوربانیانی ئەسید پژاندندا بە دوواداچوون بۆم یاسایە دەکەین ئەم بە دوواداچوونە ڕەنگە سوودی بۆ منی موحسین ناویە ئەو کەسانە نەبێ کە بە ئەسید سوتاون هیچ بەکەڵکمان نایە بەڵام ئەم یاسایە بۆ کەسانی پێشێمەیە بۆ کەسانی پاشێمەیە کە ئیشەڵڵا چی دیکە ئەم کردەوە ناحەز و شومە دووپات نەبێتەوە ئەگەریش ڕوویدا یاسایەکە بێ بۆ ئەوەی یارمەتیان بدە یاسایەکە بێ کە پێشگیری بکا و نەهێڵێم کارەساتە جارێکی دیکە ڕوو بداتەوە ڕاستە کە ڕەنگە دانانی تونترین سزاکان با تەنیا چارەسەر نەبێ بەڵام بە شێوەیەک دەتوانێت پێشگیری بکە دەتوانێت لەم قۆناخەدا یارمەتی دەربێت تا کاتێک کە هەوڵ و کاری بنەڕەتی بۆ دەکرێت سیاه‌بختی بخیل نداره سفیدبختی ولی بخیل داره بخیلشم
میون نامحرم جماعت نیست که رونما نکنی براش. بخیل هم میون نامحرم جماعته هم میون محرم. هدف از تأسیس احقاق ئامانج لە دامەزراندنی ئەنجومەنی پشتگیری قوربانیان یاسیت ئەمەیە کە دەیەوێت یارمەتی ئەو کەسانە بدا کە لە هەموو لایەکەوە بێهیوا بوونەوە و کەس یارمەتیان نادا. ئەو قوربانیانەی کەسیان نییە و ئەیانەوێ هەندێک کار ئەنجام بدەن بەڵام پێداویستیەکانیان نییە. بۆ نمونە ئێستا چەند منداڵێکن کە کاری شانۆگەری دەکەن و هەندێک بەرنامەی زۆر جوانیان بەڕێوە بردووە کە پێشوازی و پشتیوانیەکی باشی لێکراوە. بخیل دهنش آتیشه، سیاه میکنه بخت آدمی زاد و خلاص. هست و نیست آدمی کی از پر آتیش جست در جان هیچ بر. همچنین تعدادی از هەروە چەند منداڵێکن کە بەدار و تەختە هەندێک کاری دەستکردی جوانیان دروست کردووە و لەم ڕێگەیەوە توانیویانە بژێوی بۆ خۆیان پەیدا بکەن و ئەمانە نمونەیەکن لەو کارانە کە ئەنجومەن پشتگیری کردوون تا بگەنە ئەم شوێنە و ئەم کارانە ئەنجام بدەن. من تصمیم گرفتم لوگو بڕیارمدا لۆگۆی لیژنە بە شێوەی پەیکەر ساز بکەم تا قوربانیان بتوانن هەستی پێ بکەن و دەستی لێ بدەن و بزانن کە بۆ نمونە دەستێکە لە ژێر چەناگەی پەیکەر و لۆگۆکەیە دەستێکی پشتیوانە کە بۆتەوەی ئەوەی ڕوخساری دانەڕژێ یا و بەشەی ڕوخساری ببینن کە داڕژاوە و شۆڕ بۆتەوە بزانن کە لۆگۆی ئەنجومەن بە چ مانایە و ئەیوێت چممە بەسێ بگەێنێ، به چه معنیه و چه چیزی رو میخواد برسونه. قوربانیانی تێزاب پژاندن لەو ساتەوە کە ئەسیدیان پێدا دەکرێت هەموو مافێکیان لە زەوت دەکرێت. مافی ئیشکردن، مافی سەلامەتی، تەنانەت مافی ژیان، تەنانەت مافی مرۆڤ بوون. ئیدی کەس دان بە بوونیان دانانێ. من داوام لە هەمووان هەیە کە ئەم مافانەمان بۆ بگەڕێنەوە. ئێمەش مرۆڤین، ئێمەش دەژین، ئێمەش مافی خۆمانە لەم کۆمەڵگەیەدا بین. مافەکانمان بۆ بگەڕێنەوە.